پەتای کۆرۆنا لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بڵاو بووەتەوە. ژمارەی توشبووان ڕۆژانە لە زیادبووندایە. دکتۆر سەیف بەدر وتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ڕای دەگەێنێت توشبووان زۆرن و ئامێری پشکنینیان کەمە. هۆکاری بڵاوبوونەوەی زیاتری ئەم پەتایش دەگەڕێنێتەوە بۆ پابەندنەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان. جزيلا كما يلاحظ الجميع بالفترة الأخيرة صار زيادة في هەروەک هەمووان تێبینیان کردووە بەم دوایە بەرزبوونەوەی ژمارەی توشبوانی کۆرۆنا هەیە و لە هەمان کاتدا زیابوون لە حاڵەتەکانی چاکبوونەوە هەیە کە ڕۆژانە زیاتر لە 2000 حاڵەتی چاکبوونەوە تۆمار دەکرێت و هەندێک ڕۆژ دەگاتە 3000 حاڵەتی چاکبوونەوە. زۆرینەی حاڵەتە دەستنیشانکراوەکان لە سەدا 90 نیشانەی سووک و مامناوەندە. بەڵام بەرداخەوە بربەستی 4000 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنامان لە ڕۆژێکدا تێپەڕاندووە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پابەندنەبوونی هاوڵاتیانە. پابەندنەبوونی هاوڵاتیان لە چەند ناوچەیەکی بەغدا و پارێزگاکانی دیکەی عێراق بۆتە هۆی زیادبوونی گواستنەوەی ڤایرۆسەکە و زیادبوونی ژمارەی توشبووان. ئەو کێشەیە بەڕێکاری زۆر سادە دەتوانێت چارەسەر بکرێت ئەگەر هات و کۆمەڵگە بۆ چەند ڕۆژێکی دیاریکراوە پابەندی ڕێکارەکان بێت. ئەوە دەتوانین ژمارەی توشبووان کەم بکەینەوە وەک پابەندبوون بە دوورەپەرێزی و جێبەجێکردنی بنەماکانی خۆپارێزی کە ئەوانە ئەو ڕێنمایانن کە چەند مانگێکە وەزارەتی تەندروستی داوای کردووە. بەڵام پابەندبوونی هاوڵاتیان نەبینراوە بە زۆر بەداخەوە. ئێستا چ تاقیگەمان هەیە بۆ دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆژانە زیاتر لە 20,000 پشکنین ئەنجام دەدرێت و دەبێت هەمان بەگیانی لێپرسراوێتی و ڕەفتار بکەین و پابەندی ڕێنمایەکان بین. ولم نجد الالتزام والتطبيق المطلوب. تعلمنا الصبر منك يا يمه الهوى انت الهوى ومحتاجه اشم يا اغلى واعز مخلوق عندي يا ما يا عيون امي سلامه وخير امي. هەرمەندێکی تەندروستیش لە کاتی چارەسەرکردنی توشبوواندا بە دەنگە حەزینەکەی گۆرانی بۆ توشبووان دەڵێت کە ئامانجلەی دڵخۆشکردنی توشبووان و ورە بەرزکردنەوەیانە بەرامبەر بەم پەتایە. شلون نرفع المناعة للشخص من خلال التفاؤل من خلال هرمونات السعادة. هەرچەندە بەرگری لەش زیاد بێت لە ڕێگەی گەشتبینی و زیادبوونی هۆرمۆنی دڵخۆشی دەکرێت کەسی نەخۆش بەلیدی زیاد بکات و بەرەنگاری ڤایرۆسەکە بێتەوە. هەروەک بینیتان گۆرانی وشەکان کاریگەرێنی ئەرێنیان هەبووە لەسەر نەخۆشەکان. لە زۆربەی حاڵەتەکاندا یەکێک لە حاڵەتەکان لە کاتێکدا گۆرانی بۆ نەخۆشەکە وت ڕێژەی ئۆکسیجینەکەی لە 67 بەرز بووە بۆ هەشتاکان و زۆر سواز بەخوای گەورە. هەندێک لە نەخۆشەکان وەڵامدانەوەیان هەیە و دەڵێن باری تەندروستیمان باشتر دەبێت و کە سوکاریان لە کاتی پەیوەندیکردن لەگەڵیان دەڵێن هەر کاتێک محەممەد دێ بۆ لامان هەز بە باشبوون دەکەین. یەکێک لە حاڵەتەکان نەخۆشەکە زۆر غەمبار بوو. کاتێک چوون بۆ لای و بەدایکە بانگم کرد و گۆرانیم بوو کاردانەوەی هەبوو بەرامبەر گۆرانی وشەکان و هەستی بە باشبوون کرد. خابرنا وقلنا له شلونك اليوم قال بمجرد ما محمد طلع من عندي انا صرت زين. وەزارەتی تەندروستی عێراق ڕۆژانە ئاماری ئەو توشبووانە بڵاو دەکاتەوە کە بە پەتای کۆرۆنا توش بوون و ڕایشی دەگەێنێت کە ئامارەکە ڕوو لە هەڵکشان دەکات. داواش لە هاوڵاتیانی عێراق دەکات کە تەنها چارەسەرکردن و ڕێگیریکردن لە بڵاو نەبوونەوەی پەتای کۆرۆنا تەنها خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.